بۆ قسەکردنی زیاتر لەبارەی سەردانی ئەو شاندا بۆ بەغدا بەڕێز شاخەوانڕۆ و سەرۆکی لیژنەی ناوخۆ و ئاسایش و ئەنجومەنە خۆجیەکان لە بەغدا و لەگەڵماندا. سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش. ئامانجی سەرەکی سەردانەکەتان و کۆبنەوەکانتان لە بەغدا چی بوو؟ سڵاو لێوەش زۆر سپاس. سڵاو لە ئێوە، سڵاو لە بینەران و بیسەران. دیارە ئێمە دوو ڕۆژە لە بەغدادین، دوو ڕۆژە لە کۆبوونەوەین، بە تایبەتی ئەمڕۆ کۆبوونەوەکان کۆبوونەوەی درێژخایەن و کۆبوونەوەی پڕبەرهەم بوو لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمانی عێراق، بە تایبەتی جێگری سەرۆکی پەرلەمان و کۆبوونەوەکەمان لەگەڵ بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان لەگەڵ بەڕێزان لە لێژنەی بەرگری و لێژنەی ئاسایشی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوو و کۆبوونەوەیەکی باش و پڕبەرهەمدار و کۆبوونەوەیەک ینی لەسەر کۆمەڵێ خاڵی ئەساسی ینی کۆمەڵی خاڵی ئەساسی کە پەیوەندی هەیە بە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان، کە پەیوەندی هەیە بە تۆباران و بۆمبارانی ناوچە سنووریەکانی ڕابردوو و پەیوەندی هەیە بە گرفتی ناوچە سنووریەکانی سنووری پارێزگای دهۆک، هەولێر، سلێمانی، هەڵەبجە. لەبەرەوە یەکێک لە تەوەرە ئەساسیەکانەوە بوو کە ینی گرنگە بەلای هەمومانەوە ینی تۆباران و بۆمبارانی وڵاتانی ئێران و وڵاتانی تورکیا ڕابگیرێ، بەزاندنی سنووری خاکی هەرێمی عێراق و شکاندنی سیادەی عێراقی ڕابگیرێ. ئەمە یەکێک بوو لە تەوەرە و لە خاڵە ئەساسیەکان، ینی خاڵێکی کە لەسەر هێزەکانی پاسەوانی سنوور و ینی فراوانکردنی هێزەکانی پاسەوانی سنوور و زیادکردنی هێزەکانی پاسەوانی سنوور لە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان، لە ناوچە سنووریەکانی نێوان هەرێمی کوردستان و وڵاتی ئێران و وڵاتی تورکیا، کە ئەوە گرنگە ینی هێزەکانی پاسەوانی سنوور لەو ناوچانە زیاتر بکرێن، فراوانتر ببن و جێگیر بکرێن لە شوێنەکانی کە خاڵی سنووری و خاڵی میلەمەرزین. خاڵێکی کە لەسەر بابڵین ناوچە دابڕاوەکان، لەسەر ئەو فەراغی کە لە نێوان هێزی پێشمەرگە و لە نێوان بابڵین هێزەکانی ناوەند دروست بووە لە ناوچە دابڕاوەکان، کە فەراغێکی گەورە دروست بۆ ئێستا داعش لە ناوچەکە تەراتێن ئەکات و داعش لە ناوچەکە وجودی هەیە، بوونی هەیە. لەبەرەوە پێمان وتمان گرنگە لەگەڵ هێزی پێشمەرگە، ینی لەگەڵ هێزەکانی پێشمەرگە و ناوخۆی هەرێمی کوردستان ئێوە هەماهنگ و هاوکاری یەک بن بۆی ئەو فەراغی کە ئێستا لە نێوان هێزی پێشمەرگە و لە نێوان هێزەکانی ئەم دوولیا هاوبەشە کارەکانی بەکوێ گەشت بۆ ئەوەی پێچوو. ئەوەندەی ئێمە پێمان وتن هەم لەسەر با بڵێن هێزەکانی پاسەوانی سنوور و هەم لەسەر ئەو لیوە هاوبەشانەی کە لە ڕابردوو بڕیار بۆ دروست بکرێتوانە، ئەوانەڵێن ئێمە نووسرا و یاداشتی خۆمان وەکو لیژنەی بەرگری و لیژنەی ئاسایش لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئێمە داوە بە سەرۆکایەتی پەرلەمان و داومانە و سەرۆکایەتی پەرلەمانیش نووسراوی ئاراستەی ئەنجومەنی وەزیران کردووە. ئێمە چاوەڕوانی بڕیاری ئەنجومەنی وەزیرانەکەین بۆ دروستکردنی هەردوو لیوە هاوبەشەکە بۆی لەو فەراغی کە باسمان کرد لە نێوان هێزەکانی پێشمەرگە، لە نێوان هێزەکانی ناوەند و ئەوانە ئەو فەراغە پڕ بکرێتەوە، کۆتایی بە ئەو حاڵەتەش بێت، کۆتایی بەو دیاردەی کە هەبوونی داعش لە ناوچەکە کۆتایی پێبێتوانە. ئەمە بە بڕوای ئێمە ئەمە بەشێکی کەمتەرخەمی ناوەندە و پێشمان وتون گرنگە دەسوبردی لێ بکرێت، چونکە ینی داعش لە ناوچەکە وردە سەر هەڵدانەوەی داعش لە ناوچەکە لە ڕاستیا بۆ بە دیاردەیەک و خەریکە لە فراوان بوون و ئەوە بێ. لەبەرەوە ینی گرنگە بە هەردوو لا بە هێزی پێشمەرگە، بە حکومەتی هەرێم، بە هێزەکانی ناوەند و حکومەتی ناوەندیش گرنگە کە ئەمە کۆتایی پێبێت و ڕێگری لێ بکرێت و بۆ ئەوەی ئەو فەراغە پڕ بکرێت. خاڵێکی کە ئەوەی کە گرنگ بوو لە ڕاستی ئێمە لەسەر بە پارێزگابوونی هەڵەبجە ئێمە گفتوگۆمان لەگەڵاکردن، پێمان وتمان هەڵەبجە خاوەنی 5,000 شەهیدە، هەڵەبجە خاوەنی هەزارها بەرکەوتەی چەکی کیمیایی و برینارە. لەبەرەوە هەڵەبجە ینی حەقی خۆیەتی کە بەڕەسمی بە پارێزگابوونی لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە ینی بناسێت. ئەوان ینی پێشمان
ئەوەشمان وتمان لە ساڵی 21 لە مانگی 21 بە کۆی دەنگی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران ینی ئەنجومەنی وەزیرانی عراقیان ڕاست پاردووە کە ڕێکارە ئیداریەکانی بە پارێزگابوونی هەڵەبجە بگرنە بەر بۆ ئەوەی هەڵەبجە وەکو پارێزگایەک بناسرێت کە ئەمە بەلای ئێمە و گرنگە هەڵەبجە و هەڵەبجەیەکان لە ڕاستیا پێویستیان پێیەتی ناوچەکە پێویستی پێیەتی هەڵەبجە پارێزگایەکی ماندووە پارێزگایەکە لە ڕاستیا ئەنی قوربانی زۆر گەورەی داوە خاڵێکی کە لەسەر مەسلەی بابڵین لەبارەی هەڵەبجەوان وەڵامیان چی بوو لەبارەی بە پارێزگابوونی هەڵەبجە وەڵامیشاندانەوە لەبارەی تاوکردنی ڕێکارە ئەوان وتیان ئێمە بە کۆی دەنگ بەڵێ ئەوان وتیان ئێمە بە کۆی دەنگ ئێمە ینی نووسراومان ئاراستە کردووەوە بە کۆی دەنگمان لەسەرەوە داوە کە ئەنجومەنی وەزیرانمان ڕاست پاردووە کە ڕێکارە ئیداریەکانی بە پارێزگابوونی هەڵەبجە بگرنە بەر بۆ ئەوەی هەڵەبجەوەکو پارێزگایەکی عێراق بناسرێ هەڵەبجەوەکو پارێزگایەکی کە بناسرێتەوە ئەوانە بەڵام بەداخەوە تاکو ئێستا ئینی هیچ نەتیجەیەکی وای نییە بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران هەڵەساوە بەم ئیشە ئێمە ئەمڕۆ جارێکی کە تەکیدمان لێ کردوون پێمان وتون داواتان لێ یەکەین ینی جەخت بکەنەوە لە ئەنجومەنی وەزیران نووسراوی جەختکردنەوە ئاراستەی ئەنجومەنی وەزیران بکەن لە پەرلەمانی عێراقەوە بۆ ئەنجومەنی وەزیران و نووسراوی جەختکردنەوە بکەن بۆ ئەوەی دەسوبرد بکرێت لە بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجە و فەرمانی بە پارێزگابوونی بۆ دەرچێت بەڵێ پرسی ئەو ناوچە جێناکۆکان کە باستان کرد و ئێستا گرفتێکی دیکە لەو ناوچاناکە هەیە پرسی تعریبە کە کارێکی زۆری لەسەرەکرێت و پرسی ئەڵقوتانە سەر جوتیارانی کورد و هەراسانکردنی جوتیارانی کوردە نازانم پرسەتان باس کرد یاخود نا ئێمە ئەوەشمان باس کرد لە گۆشەیەکە پێشمان وتومانە جوتیارانی کورد لە ناوچەکە ینی هەڵەکوتنە سەریان ئازار ئەدرێن و تا ڕادەیەکی زۆر لە کاتی کۆکردنەوەی حاصلات و دەغڵودان و ئەوانە بەرهەمەکانیان ئەسووتێنرێت و عەزێتی براجوتیارەکان ئەدرێت و عەزێتی جوتیارە کوردەکان ئەدرێت لە ناوچەکە ئەمەشمان پێوتون وتومانە بەلامان و گرنگە کە ئەم حاڵەتە کۆتایی پێبێ لەبەرەوە جوتیارانی کورد لە ناوچەکە زەویەکانیان هی باو باپیریانە زەویەکانیان هی خۆیانە نەک ئەوەی کە تونند و تیژیشان بەرامبەر بکرێت هەتا خوێنیشیان لەسەر زەویەکانیشان بڕژێت ئامادەیانتیانێت چۆڵی کەن چونکە ئەو زەویانە هەمووی زەوی باو باپیریانە لە باو باپیریانە و بۆیان ماوەتەوە ئەو ناوچانە هەمووی ناوچەی کوردستانیە ناوچەی کوردیە زەوی براجوتیارەکانی ئێمەیە ئەمانەمان هەمووان لەگەڵ باس کردوون و ئەوان وعدیان داوە بەڵێنیان داوە ئەم بابەتە ئەم بەشەر چارەسەر بکەن لەگەڵ ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقە لە پشتی کورد لە پەرلەمانی عێراقن بۆی ینی وعدیان داوە کە ئەمەش چارەسەر بکەن و بەڵێنیان داوە ئەوە چارەسەر بکەن بەڵێ بەڕێز شاخەوان ڕەوف سەرۆکی لیژنەی ناوخۆ ئاسایش و ئەنجومەنە خۆجیەکان لە بەغدا و لەگەڵماندا بووی سپاس بۆ شرۆفەکانتان